سڵاو لە هەموو هاوڕێیان چاوی هەمووتان ماچەکەم بەڕێزان ئەمڕۆ باسی بابەتێکەکەین کە زۆر جام کە لای بەکەمەوە ینی چاوەڕێ ئەوە ئەەکەم پرسیاری وا بکرێت کە ئێمە نەتوانین جواب بینەوە یاخود پرسیارێکی نوێ بێت پرسیارێ بێ کە وکوتم ئێمە خۆمان زانیاری تەوامان نەبێ پرسیار بکەین بڵین پەیوەندیەکەین بە بەخێوکەریکی ئەوروپیەوە یاخود بەیەکێکی شارەزاوی چێ لە کۆمەڵەکان پرسیاری بکەین بۆی ئێمە شفێر بین لەگەڵیانە بەڕێزان بابەتێکەیە کە زۆر گرنگە ئەوش بریتە لە چەسپاندنی ڕەنگ لە باڵندەیە طبعاً بەڕێزان هەموو باڵندەکان بە هەمان شێوەیە بۆ نمونە کۆکتێل کاتێ ڕەنگەکەی زەردە خۆراکی بابلین تەواوکەر یاخو ئەو تێکەڵی کە ئیتێ پەیوەندی بە ڕنگ و پەڕەکەیەوە هەیە لە 100 کە جوان دەرکەوێت جوان دەرنەکەوێت زێبرا بە هەمان شێوە غەندور بە هەمان شێوە کەناری لە 100 بە هەمان شێوە یعنی هیچ جیاوازیەکی نییە وکووتمان بەس جیاوازەکە لەوەیە لە خۆراکی تەواوکەرەکەی کە ئەیرێتێ بۆ نمونە کەناری ئەبێت با بڵین خۆراکێکی بیرێتێ بۆی ڕەنگەکەی دەربکەوێت بە هەمان شێوە کۆکتێل و غەندوری ژوایە غەندورێکی با بڵین کە ڕەنگێکی با بڵین ڕەساسی هەیە با بڵین ڕەنگە سروشتەکەی خۆی ئەویش بە هەمان شێوەیە یعنی ئەو خۆراکەی کە ئیتێ لە 100 لە کاتی توولەکە ئەم ڕەنگە دەرەکەوێت کە ئەڵین دەرەکەوێت ئێمە ئیبینین زۆر کەس هەتا ئەم ڕۆژ قسێگە کاڵێ باڵندەی ئەوروپی بەخێوکردنیان جیاوازە لەگەڵ ئەوەی لای خۆمانە یاخود ئەو باڵندە ئەوروپیانەی کێتە کوردستان و ئەوێ بێچووی لێ ناگیرێ بەو شێوەیە نییە چ لە قەبارە چ لە ڕەنگە ئەمە کێشەکە لە چیە لە خۆراکایە بەڕێزان ئێمە وتمان خۆراک و خۆراکی تەواوکەر ئەم دوو شتەیەک شتە بەڕێزان کە ئەڵێ خۆراکی تەواوکەر ئەم دوانە بەیەکەوە ئیشەکەن ئەگەر بێت و لێجێکیانە کەم و کوڕی هەبێت کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەوی کەشیانە مەبەستمەوەی تۆ خۆراکێکی کاڵین خۆراکی سەرەکی هەموو ئەزان باسمان کردو مەبەستمان لە تێکەڵەکەیەتی کە تۆ تێکەڵێکی سروشت یعنی تەندروستی بیتێ لە 100 تێکەڵێکی تەندروستی و باش بێت بە بەرامبەرەکەی ئەگەر خۆراکی تەواوکەرەکانی با بڵێن کەم و کوڕی تیابێت کاریگەری ئەبێت لەگەڵ ئەوە نەقز دەرەکەوێت ینی کەم و کوڕی دەرەکەوێت لە هەموو شتێکە ینی کە نەک هەر پڕ نەک هەر قەبارە لە کۆندامی ناوەی باڵندەکەش خۆراکی تەواوکەری ژەر بە هەمان شێوە تۆ ئەگەر تێکەڵەیەکی باشی نەیتێ وەکو پێویست نەیتێ بەڵام هەموو خۆراکە تەواوکەرەکانی بۆ دابینکەیت ئەمی ژەر کاریگەری ئەبێ لەسەر ئەو مەبەستمۆیە لەو کاتان ناگەیتە ئەوەی کە خۆت ئەتەوێت یعنی ئێمە باسی ئەومان کردووە زۆر بەڕێز سەیرم لێت کە ڕاستی شەکاخۆ ئێمە ناڵێن ڕاز ناکە ئەو بەڕێزانە کە ئەڵێن وەڵام من بەس هەرزنێم بۆ نمونە بە کۆکتێل یا بەس هەرزنێم بە بادجی ئەیبیشیانی ئەو ڕاست دەکات وەکو تۆ بە چاو سەیریکەی ئەیبی نییە بەڵامونە نازایی لە پڕە کۆمەڵێ باڵندەی پەڕی دەرنایەت پەڕی بە جوانی دەرنایەت کێشەی کەیە بچووک دەرەچێت ینی کۆمەڵێ با بڵین کێشەی کە دروستە بێ کە ئێمە ئیزاین ڕۆژانە چەندها کەس پەیوەندیمان بۆ پێوەکە و چەندها کەسی ژێ بۆ لامان کە ئەم کێشەی هەیە ئەو کاتێک کە کێشەکەیە بێت ینی مەناعەتی نییە بەقەدەر پارەی تێرەکە دوو ئەوە نەبا کە ئەو کێشەی بۆ چارەسەر بێت چکە پێی ناخۆشە باڵندەکەی خۆشەوێ بەڵام لەبەر ئەوەی کە بە قسەی ئەوەی کردوکاڵێ بەس سلیلاکی بڵین بەس هەرزنی بەرێ بەس گوڵە بە ڕۆژەی بەرێ ئەمە کێشە گەورەکەیە بەڕێزان ئێمە لە کەناریەوە باسی ئەەکەین باسی کۆکتێلیش بە هەمان شێوەی کەم بە کورتی بۆی خەڵەگەر ناڵێ بۆ باسی ئەمە باسیەکەین بە گشتیە بۆ هەموو تێرەکانە بەڕێزان ئێمە کە باسی کەناری ئەەکەین ئەڵێن 2 هەفتە پێش ئەوەی نێرەکە جووتکەی ئەبێ ڕەنگی بیتێ بۆی ڕەنگەکە جێگیر بێت لە ناو هێلکەیە ئەو بەڕێزانی کە با بڵین کەناری جووت ئەەکەن بەو شێوەی کە پێڵن کەناری کوردی یا بە شێوەی کوردی ئەوان کەوان خۆیان وا بیری دەکەنەوە ئەوان ئەڵێن بە کەرەوز و بە گوێزەر و بە بیبەری سووری شیرین و بە شویت و باوانە کە ڕەنگەی جوانەکەن چی ئەەکەن ئەمان تەمەن ئەگەر ئێمە سەیریکەین زۆربەی ئەتوان بڵێم لە ساڵ 95 لە مانگی دەوە دەسەکا بە جووتکردن تەمەن کە دەسەکا بە جووتکردن ئەم بێت جووتە تەمەن لە مانگی 11 بێچووی ئەبێت با ئێمە وای دانین لە 15 11 بێچووی ئەبێت
15 11 بێچووی ئەبێت لە 15 12 ئەم بێچووە تەمەنی مانگێکە یەک مانگی ڕێکە لە 45 ڕۆژە ینی کە لە سەر و 42 ڕۆژەوە هەموو جۆرە کەناریەک لە 42 ڕۆژە توولەکێکی کاتی ئەکات ینی ئەو پەڕێی کە بێچوێتیەتی فڕێ ئەیە لە سێمانگیا توولەک ئەکات ینی ئەچێتە قۆناغی توولەکەوە تەمەن کە ئەچێتە قۆناغی توولەکەوە ئێمە باوای دانین لە مانگی یەکا چۆتە قۆناغی توولەکەوە لە مانگی یەکە تەبەرەم تەیرە لە مانگی یەکا چۆتە قۆناغی توولەکەوە بەردەوامی گوێزەر و ئەوەی تێ ئەگەر حسابی بکەیت هەتا مانگی 8 و 9 یاخود بڵین دا هەمومان نەزانین ئەوەی کەناری هەیە لە مانگی دا زیاتر کەناری جوان ڕسمی دانێ کە ئەمەی هەیە یاخود لە مانگی نوە ڕسمی تێرەکانی دانێت توولەکیان کردووە بەڕێزان ئەو تەیرانە بەلایانی کەمەوە 2 جار توولەکیان کردووە کە 3 جاریش نەبێت یعنی ئەم پەڕە هەر فڕەیا و هەر بەردەوام بووە ئەو 2 هەفتەیە کە ئێمە ئەڵین پێش ئەوەی بیتێ بۆی ڕەنگەکە چەسب ببێت یا جێگیر ببێت تەمان ئەو لە یەکەم ڕۆژەوە کە بێچۆکە هەڵیێت گوێزەر و ئەوەکەی هاتێک کاوی بڵین کەروزی ئاتی هەمومان نەزانین ئەوە چکە خۆشمان بەخێومان کردووە طبعا ئەم تەیرە یعنی 3 جار یعنی 2 جار بەلایانی کەمەوە ئەم بە مانگ پێش ئەوە یا بە 2 مانگ پێش ئەوە ئەم با بڵین سەرچاوی ڕەنگی یاوەتێ بۆیە لە مانگی 10 یاخود لە مانگی نوێە کە باڵندەکانی ئەیبینین ینی 3 جار 2 جار تەمەن هەمووشمان نەزانین هەتا زیاتر توولەکە ڕەنگەکەی جوانتری بێت پەڕی جوانتریەتەوە یاخود یەک شتی خاڵیکە هەیە کە زۆر گرنگە بەڕێزان کە ئێمە ئەیبینین کەناری بێچووە تەمەن کە بێچوو کوتمان ڕەنگەکەی خۆمانی زانین بێچووی لای خۆمان ئەوەی کوردیە بێچووەکان کاڵن تقریبەن ئێمە پێی ئەڵێن زیرەی لای خۆمان ینی ڕەنگێکی کاڵی هەیە ینی ئەتوانین بڵین مەیلە و زەردە یاخود نارنجێکی زۆر کاڵە طبعا بە بەردەوامی ئەم خۆراکە با بڵین بە بەردەوامی ئەم ئەچن چی ئێنێ وتمان گوێزەر و بیبەر سوور و ئەگە کەرەوەزیشی بەنێ بەتەنیا طبعا هەمومان ئەزانین ئەگەر ڕەنگێکی نارنجی بڵین نارنجیەک بخەرە سەر زەردێک یەک قەترە نارنجی بخەرە سەر زەردێک پرتەقاڵی ینی ڕەنگەکەی زۆر بە تۆخی دەرەکەوێت خۆی وایە بە تۆخی دەرەکەوێت ئەنجاوەرە تۆ سووریش بێ یاخود با بڵین ئێمە وەکو بە زمانی خۆمان قسە بکەین ئەگەر نارنجیەکی تۆخ بێ بە تۆختر دەرەکەی بینین زۆر کەس ڕسمی تێرەکە یەگرێ بەو شێوەیە دای ئەنێ ئەمە خۆشتێکی باشە ئێمە ناڵین شتێکی خراپە بەڵام ئەمە وەکو زانیاریەک بۆی بیزانن کە ئەم ڕەنگە چۆن دەرەکەوێت ینی ئەوەی کە ئێمە باسیەکەن لین 2 هەفتە پێش جوودکردن بۆ ئەوەی ئەم ڕەنگە جێگیر بێتایە تەبەن خۆراکی تەواوکەرەکانی کە بەگشتی تەوانێ ئەو خۆراکانە ئەڵین کە سروشتین ینی کە ئەوانەی ئەڵین چیمیایی نین با ئێمە قسەکانمان زۆر وازەح بێت ئەوەی کە سروشتیە با بڵین زیاتر تەرکیزە خاتە سەر چی ینی ئەی کاتە سەر ڤیتامین ئەی دی لەگەڵ ئی زائیدەن با بڵین سی کەی بۆچی ینی ئێوە دایمە و پرسیارەکەم بۆچی دایمە بەچڕی ئەم خۆراکانی کە بە سروشتی دروست دەکرێت لەبەرەوەی لە سروشت تا باڵندە خۆی ئەمە وەرەگرێ بۆ دەرکەوتنی چەسپانی ڕەنگ ینی ئەم ڕەنگە ئەمایان کە ئێڵێم بەس کەناری نییە ئەم تۆیی کە ئەیخوا ئەم تێکەڵەی کە ئەیخوات ینی بۆچی تێکەڵەی با بڵین کۆکتێل لە 9 تۆ پێگاتووە بۆچی تێکەڵەی زێبرا لە 7 تۆ پێگاتووە لە 5 هەرزن لەگەڵ کەتان کە با بڵین ئەوە بۆ لەگەڵ جۆرێکی کە لە بینی هەرزن و با بڵین کەتانە خۆی وەکو تەسنیف ینی 6 جۆر با بڵین هەرزن لەگەڵ کەتانە بۆچی بۆی لەبەرەوەی ئەم باڵندەیە ئەمان ئەوەی پێویستێتی لەشی بیرێتێ بادجی 5 بۆ 6 جۆر هەرزن زائیدەن کەتان زائیدەن شەوەفان بۆچی ئەمەی ئەیرێتێ لەگەڵیشیانە بە بەرامبەر با بڵین ئێمە لە خواردنی تەواوکەر هەیە کە ئەوەی ئەیرێ بە کەناری ئەیرێ بەیش بۆی پەڕەکەی جوان بێت پەڕەکەی بریسکەیارتر بێت تەندروستتر بێت ئێسقانی بەهێز بێت قەبارەی تەمەن ئەمە هەمووی پەیوەندی هەیە بەیەکەوە قەبارەی گەورەترە بێت جوانترە بێن تەیرە تەندروستترە بێت
یعنی ئەمەیە کێشەی لای ئێمە کە زۆر بەمان گلەی ئەوە ئەکەین ئەڵین بۆچی تەیرەکانی ئێمە وکوانی ئەوروپا دەرناچێت کە ئیبینین ئەو ڕسمانی کە داهاندرێت یعنی ئێمە زۆر جار ڕسمە بینین بە خێوکەرێ بەجارێک 20 کۆکتێری داناوە لە مەتێرێکە یا 20 غەندوری داناوە لە مەتێرێکە با بڵین لە سلکی پێڵێن با بڵین قفەزی گەورە بەڵێن ئەوی لە دەرەوە دروست دەکرێت دایناوە یا هەر جۆرە تەیرێکی کە بێت سیرەکەین ئەم تێرانە هەمووی جوانن هەمووی پەڕیان جوانە هەمووی تەندروستە پەڕیان ڕێکە سافە ئەمە بێجگە لەوەی کە جووتکردنی ڕاست با بڵین چۆن جووت ئەکرێ ئەمە باسی ئەومان کردووە جووتکردن مواسەفاتی خۆی هەیە بەڵام لەگەڵیشیا خۆراک کە زۆر جارڵن ئەیجیناز ئەمە شتێک نییە من زۆر جار زۆر برادر بە منەڵێ کاک سۆران ڕاستاڵێن لە ئەوروپا خواردنی جیاوازەیە بۆ قەبارەی تیر گەورە بکات یا شتیوانیە بە ڕێزان لە هەموو دنیا هەر ئەسڵەنەوە مەمنوع شتیوە هەر نە هەیە نە ئەژێڵن ببێت شتیوانیە ئەگەر هەبێت یعنی شتێکی کیمیاییە لەبەرەوە بە ڕێزان ئەوەی کە باڵندەی هەیە باش بیزان یعنی لێکەم ڕۆژەوە کە تۆم تێرێتە لای تۆ ئەم خواردنی کە ییتیە لەگەڵ خواردنی تەواوکەر بەیەکەوە یعنی بەڕێزانێنی کێشەکە لەوایە ئێمە زۆر کەس کە باسی سەمون ئەکات سەمون خوێتیە سەمون خومرەیتە با بڵێن سۆدەیتە سەمون شەکریتە سەمون ڕۆنیتە ئەمانە هەمووی زەرەری هەیە بۆ باڵندە کە چ ڕۆنێکیش ئەو ڕۆنی کە لە کوردستان بەکارێت یعنی ئێمە گەر بینین مەسەن بڵین چەند ڕێژەیەکی دیاریکراو لە جۆرە ڕەنگێک کە باڵندە بۆ باڵندە باشبێ ئەمەیان جیاوازە بەڵام ئەمەی خۆمانە زانین ئەمەی کە لە کوردستان دروست دەکرێت بەچی دروست دەکرێت سۆدە تەنانەت بۆ مرۆڤ خراپە تۆ بێنە بەر چای خۆ بۆ جگەر و کۆندامی هەرسی باڵندە یعنی بۆیە زۆر کەس پرسیاری ئەو ئەکات چۆن باڵندەکەم جوان بێت یا چ خواردنیە بم بە باڵندەکەم بەڕێزان ئەم خواردنی کە تۆ ئەیی بە باڵندەکە و هەمووی کاریگەری هەیە لەسەر پەڕەکەی لەسەر جوانی پەڕەکەی بۆیە زۆر باڵندە کە ئیبینین کێشەی پەڕی هەیە ئەویش پەیوەندی بە نەقسەوە هەیە لە ڤیتامیناتەکان لە کانزاکان لە خۆراکی تەواوکەری لە ئاوەکەی یعنی ئێمە وکوتمان ڕاستە سەوزە ئێمە قەت ناتوانین سەوزە بیخێنە بری ڤیتامینات چکە کێشەکە لەوایە ئێمە هەموو شتێک ڕێژەی خۆی هەیە تەنانەت ئێمە و تووشمانە لە مرۆڤە لە مرۆڤیشا با بڵێن ڕێژەی تایبەتی خۆی هەیە تۆ لەو ڕێژێ زیاب خۆی زەرەری هەیە کەمتر خۆی زەرەری هەمومانەزانین کە کەم بوو نەقسە بێ کە زۆریش بوو ئەبێ بە کێشە بوو دیسری ئەگەر مرۆڤ زۆر بێ لە شیا خراپە یعنی پێت ئەڵێ کاکە تۆ دیسری زۆرە ئاگال لە خۆ بێ نابێ زۆر خۆی کە دیسریتیایە ئێمە کە هەتاو کە هەموو کاتی وتمانە هەتاو زۆر گرنگە لە بەروی سەرچاوی دیسریە بەڕێزان هەموو کاتێک ئەو خواردنی کە تۆ لە بەردەمی باڵندەکان تا هەیە لە داهاتووە کاریگەری تەواوەتی هەیە لەسەر هەموو ئەوەی کە پەیوەندی بە باڵندەوەی ئەوەی ئێمەش باسی ئەەکەین پەڕە کە پەڕ ئێمە کێشەی ئەوەمانێ زۆر جاڵین پەڕی باڵندەکە جوان نییە وکو پێویست نییە کە توولەگەکە بە جوانی نایەتەوە قەبارە کە بێچووە قەبارە کاریگەری هەیە بۆ ڕنگ لە مۆزاییکە ئێمەڵین 2 هەفتە ڕەنگی مێر یا هیچ شتێکی مێرێک کە ڕەنگی تیابێ ئەویش مەسەلەکە لەوایە کە ئەم ڕەنگە لەناو با بڵین هێلکە و کووتمانە جێگیر نەبێت بۆی ئەو پەڕانەی کەی کە هەیەی بەڵام لەگەڵیشیا ئەڵین خواراکە تەواوکەرەکانی کەی بەرێ کە کاریگەری لە ڕنگ ناکات مۆتی ڤیتامینی بەرێ ڤیتامین دیسری بەرێ مەسەم ڤیتامین ئی بەبەنێرەکان یعنی بۆ ئەوەی کە زۆر کەس هەیە کێشەیە تێناگەنی من زۆر سەیرم دێ کە زۆر جار برادران ئەڵێن خۆراکێکی تەندروست بۆ باڵندەکانم ئێمە هەموو باسەکەین هەمووی باسی خۆراکە باسی خۆراکی تەواوکەرە لە یەکەم ڕۆژ ئێمە هەموو قسەمان لەسەر خۆراک و خۆراکی تەواوکەرە تێکەڵەیەکی باش ببێت باڵندەکانە یعنی ئەم گوڵە بە ڕۆژەی کە لە بازاڕ هەیە بەڕێزان بەڕەشەکەشەوە بەڕاستی باڵندە نیە ئەوە چەوری زۆرە ینی ئەمە هەموو حسابات و کتاباتی خۆی هەیە هەموو جۆرە گوڵە بە ڕۆژەی خۆمان ئەزانین چەند جۆر گوڵە بە ڕۆژە هەیە چەند جۆر هەرزن هەیە ئێمە چەند جۆر شەوەفان هەیە چەند جۆر کەتان هەیە یعنی ئەمانە هەمووی پەیوەندی بەوە هەیە کامی بۆ باڵندە ئەبێ کامی بۆی نابێت چکە بە ڕێژەی ئەو با بڵین ڤیتامینات و کانزا و چەوری و با بڵین کە ئەنواع جۆری چەوری هەیە کە لەم گوڵە بە ڕۆژەیە کامیان بۆ باڵندەکە بێت کە زەرەری پێناگەیەنێت لەبەرەوە بەڕێزان کە پرسیار لە ئێمە ئەکرێت زۆر جا ینی کە ئێمە بیڵین خۆ ئێمە ئەتوانین
بەڕاستە و خۆ هەنێ شتێ بیڵێن بەڵام کێشەکە لەوەیە کە بەڕاستە و خۆ وتمان کابراڵێ وڵاو من ڕێکلام بۆ خۆیەکە یا ڕێکلام بۆ نە ئەمە ڕاستیەکانە بەڕێزان تێکەڵەیەکی باش بە تەیرەکانێ خۆراکە تەواوگەرەکانی بەرێ بە سریلاکیشەوە ئەوەی کە پێویستی پێێتی کە ئەمانە دایە بەس نەک لەم بۆ هەفتەیە یا دوو هەفتەیە مانگێک نە بە بەردەوامی بە پێ قۆناغەکە ئەو کاتە سەیری بەرهەمەکانێکە هیچ جیاوازێکی نابێت لەوەی لە ئەوروپایە بەمەرجێ جوودکردنەکانە ڕاست بێت ینی جوودکردن کە ئەڵێم ڕاست بێت دایمە ئەمە باسمان کردووە جوودکردن چۆنێ با نەچینە تەفاسیلی ئەوە ئەگەر تۆ نێرومێکەوە بە تەواوەتی با بڵێن هەڵبژارد بێت خۆراکیش لەگە خۆراکی تەواوکەر بە شێوەی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر قەبارە و پەڕی باڵند دەکات لەسەر تەندروستی باڵند دەکات کە ئەمە زۆر گرنگە هیوادارم توانی بێتمان بابەتەکە زۆر چڕوپڕە ئێمە چوینە شتی لاوەکیشەوە لەگەڵ یا بەڵام هەوڵم ما ئەوە ڕوومکە مۆچکە زۆربەی برادران کە نامە ئەنێرن یا پرسیارەوەکەن خۆراکی باش چێ بۆ باڵندەکانمان خۆراکی باش ئەوەیە کە تۆ وکوتمان تێکەڵەیەکی باش لەگەڵ خۆراکی تاواکەر بە سریلاکیشەوە بە پێی قۆناغی باڵندەکان پیکەپیا ئەڕوات بۆی دابینکەی ئەو کاتە باڵندەکانیشی کێشیان نابێ ببوون قەبارەیان جوانترە بێت پەڕیان جوانترە بێت بەرگریان بەهێزتر ئەبێت هیوادارم پەیامەکە گەیشت بێت و هەچ بە ڕێزێکیش هەچ خۆشەویستێک هەچ پرسیاری چێ بێ من لە خزمەتان چاوی هەموو تاماتەکەم خواتان لەگەڵ ڕەمەزانی هەموو لایەکیش پیرۆز بێ ئەوە ڕەمەزان لە بەیانویش ڕەمەزانە و چای هەموو تاماتەکەم